سڵاوتان لێ بێبینەرانی ڕوودا و من نوێنەر فاتح لە پێشانگای نێودەوڵەتی کتێب گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز مامۆستا فاتح شارستێنی کە هاتووە ئەمڕۆ ئەویش وەکو خەڵکی دیکە بە شوێن کتێبا دەگەڕێ. مامۆستا زۆر بەخێر بێ بۆ ڕوودا و سپاس دەکەم کە ئەم کاتت بە ئێمەدا. یاخوا سەلامەت بن، سوپاسی جەنابیشتان دەکەم زۆر سپاس. لە بیانیەوە بینم لە کتێبخانەوە بۆ کتێبخانەیەکی دیکە دەگەڕێ. بەدوای چیدا دەگەڕێ؟ چیت کڕیوە؟ چی دەخوێنیتەوە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بەدڵنیاییەوە هەر هاتنی ئەمڕۆمان بە تایبەت بۆ هەولێر و بۆ ئەم شوێنە گەڕانە بە دووی کتێبدا. ئامانجی سەفەرەکەمان لە سلێمانیەوە بۆ هەولێر بۆ پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب گەڕانە بە دووی کتێبێکدا کە دانسخە بێ. ئەوەی کە من لە ڕوانگەی قورئانی پیرۆزەوە وەڵامێکی گشتی بۆ جەنابت بدەمەوە، نەک پەیوەندیدار بە خۆمەوە. پەروەردگار پێمان دەفەرمێ فبشر عباد الذين يستمعون القول فيتبعون أحسنه. مجدە بدە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەی خۆشەویستم سەلات و سەلامی خوای لەسەر بێ، بە بەندەکانم ئەو بەندانەشیان الذين يستمعون فعل مضارع بۆ استمراريەتە، ئەوانەی بەبەردەوامی گوێ دەگرن. يستمعون مەبەستەوەیە قسەیەک گوێ دەگرن، دایما عوداڵی وەرگرتنی شتی نوێن. جارجاری وایە لە کتێبێکی دەنگیەوە جەنابەت شتێک دەبیستی، کتێبێک دەخوێنیتەوە، واتە بۆ دەخوێنرێتەوە تۆ گوێ لێ دەگری. تەنانەت خوێندنەوەی کتێبیش هەر گوێگرتنە، تۆ بە دڵ و بە گیان گوێ دەگری بۆ نووسەری کتێبەکە، قسەت بۆ دەکا، بابەتەکانی بۆ چونەکانی خۆیت پێدەگەیەنێ. کەواتە ئێمە ضرورە بەردەوام بین، نەک هەر لە ڕۆژی پێشانگای کتێبدا، بەڵکو ساڵ 12 مانگ هەفتانە ڕۆژانە کاتێکی دیاریکرامان هەبێ بۆ گوێگرتن لە بۆچوونی نووسەرەکان، کەسانی ڕۆشنبیر، کەسانی ئەدیب، کەسانێک کە بیر و بۆچوونی چەندین ساڵەی خۆی لە توێی چەند کتێبێکە لە لاپەڕەکانە کۆ کردوێتەوە پێشکەش بە تۆی دەکات. بەڵام ئەو کاتە فەیەتەبیعون ئەحسەنەهو، شوێن دەکەون بۆ ئەوەی باشترینە. کەواتە باشترین بۆ من، بۆ جەنابەت، بۆ هەموو خوێنەرێک بە بۆچوونی قورئانی پیرۆز و پڕبەرەکەت و بەخشش ئەوەیە باشترین شت بۆ قیامەتی خۆت. چ کتێبێک قیامەتت ئاوادان دەکاتەوە، چ کتێبێک ژیانت باشتر دەکات. چونکە مامۆستای بەڕێز بەدڵنیاییەوە جەنابی شت خوێنەرێکی باش و معلوماتی ڕۆشنبیری لە ڕواری ڕاگەیاندن لە زۆرە. کتێب ژیانت دەگۆڕێ. کتێب هەیە تۆ بە دووی بیرێکی دینداریدا دەگەڕی. ئەو کتێبە ئەگەر جاری وایە وریانەبی بیرێکی ئەوەندە توندا دنیاشت دەبا و قیامەتیشت لە ناو دەبا. خۆ کەسانەکەن بەس لە بواری خوێندنەوەدا تووش فکری توندڕەوی بوون. کەسانێکن کە قیامەتیان لەدەستدا پێشتر هەتی مزگەوت بوون، ئاهلی نوێژ بوون، عیبادەتی خۆیان دەکرد، بەس لە ڕێی خوێندنەوەوە قیامەتی خۆیان وێران کرد، بوونە کەسێکی ئیلحادی بێبڕوا، بڕوایان بە هیچ نەما. کەواتە بگەڕێ بە دووی شتێکە ئەحسەنەهو بۆ قیامەتت باش بێ، ژیانی دنیات ڕێک و پێکە، ژیانێکی ڕۆشنبیرانەی میانڕەوی سەلامەت بە خۆت و بە کۆمەڵگات فێرکە، زانیاریت زیادکە، واد لێ بکە کە لە ناو مەجلیسێکا دانیشتی چوار قسەی ڕێک و پێکت پێ بێ، کە یەکێک باسی کتێبێکی کرد واقت نەڕومێ وەڵا بەرامبنیەوە کتێبم بینی و ئەلحەمدولیلا خوێندووشمەتەوە. هەروەها باشتر بێ بۆ پسپۆڕیەکەت. ئێستا پسپۆڕی من کە ئەو پرسیارەی بەڕێزت کرد لە بواری چێوە دەگەڕای، پسپۆڕی من وتارخوێنی ڕۆژانی هەینی مزگەوتە، بانگخوازیە بۆ دینی خوای پەروەردگار. بە دڵنیاییەوە دەبێت بە دەرەجەی یەکەم بگەڕێن بە دووی ئەو بابەتانەدا کە پسپۆڕی خۆ من جەنابەت ڕاگەیاندکاری بە دڵنیاییەوە دەگەڕێی بۆ ئەوی پسپۆڕیەکەی خۆت برە و پێ بدەیت. بگەڕێ بە دووی ئەو شتەدا کە پسپۆڕی ژیانی تۆیە. کەسێک لە بواری ئابووریدا کار دەکات، حەق وایە دەرەجەیەک لە دوای قورئان و سونەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بگەڕێ بە دووی ئەو بابەتانەدا کە ئابوورین. کەسێکی تری یاساناسە لەم پێشانگایەدا لە بواری محاماتە کار دەکات، دادوەرێکە، بە دڵنیاییەوە دوای قورئانی پڕبەرەکەت و بەخشش ئەو بگەڕێ لە پسپۆڕەکەی خۆیدا لە بواری یاساییدا بخوێنێتەوە. کەواتە ئەمڕۆ تۆ لێرە بە دوای کتێبی ئاینیدا گەڕاوی زیاتر. کاتەکانم پۆلیان کردووە. واتە بەتەمام چەند ڕۆژێک بمێنمەوە لە کتێبخانە لە پێشانگا، نەک ئەمڕۆ، بەڵێ چەند ڕۆژێک. ئەوەی کە گوێبیستی گوتارەکانی بەڕێزت بوو بێ مامۆستا، دەزانێت کە تەنیا شتی ئاینی ناخوێنیتەوە، بەڵکو ڕوونە بە قسەکانت پاشخانێکی معریفیت هەیە لە بواری ئەدەبیە، لە بواری ڕۆمانە، لە زۆر بواری دیکەیە، تەنانەت زانستیش. ئەوە ڕەنگە نیشانەی ئەوە بێ لانی کەم لای منەوە کە شتی دیکەشە خوێنیتەوە جگە لە ئاینی. کاتەکانت چۆن دابش کردووە؟ مامۆستا فاتح شارستێنی چۆن دەخوێنێتەوە، کەی دەخوێنێتەوە؟
ڕاستە ئەرزم کردی بە تەمام چەند ڕۆژێک لە پێشانگە بمێنەوە بە ئیزنی خوای پەروەردگار خوای گەورە ساغ و سەلامەتمان کاوە گرفتمان نێنێتە ڕێگا ئەمڕۆ زیاتر دەگەڕێم بە دوی دیراساتی قورئاندا یعنی بەحثی علمی لەسەر قورئانی پڕبەرەکەت و بەخشش ئەمڕۆم تەرخان کردووە بە دوی تەنانەت هیچ کتێبێکی ئاینی دریشان نەگەڕاوم ئەوەی دەگەڕێم تەنها تەفسیری قورئانە چونکە قورئانی پڕبەرەکە لە لای من سەرچاوەی یەکەمە ئەو کتێبەیە ذلك الكتاب لا ريب فيه نەک لا خەطأ فيه هیچ کتێبێک نییە لەسەر زەویدا بڵێ هەڵەی چابیتیانە بۆ چوونی نووسەر لە دوای چەند ساڵش کە پەشیمان نەبێتەوە گومانت لەسەری هەبێ بەڵام قورئان لە یەکەم لاپەڕەدا دوای سوڕەتی فاتحا پێت دەڵێ کە ئەم کتێبەت قورئانت خوێندەوە دڵنیا بە هەرچی گومان بێتیانە چونکە کەلامی مەخلوق نییە کەلامی خالیقەکە الله سبحانه وتعالى بەڵام ڕۆژانی تریش ئیسلام وای فێر کردوم ئێمە یستەمیعون القول ئەوە ئاەتی قورئانەکە باسم کرد عەرزی جەنابەت و بینەرانی بەڕێزی دەکەم گوێ بگرە لە هەموو قسەیەک بۆ چوونی هەموو کەسێ بخوێنەوە وەڵی مامۆستای بەڕێز هیچ کتێبێک نییە لەم سەرزەویەدا بێسوود بێ تەنانەت من کتێبم خوێندوتەوە 180 پلە دژی ئایدیا و بیر و بۆ چوونە ئاینیەکانی منە بەڵام سوودی زۆر گەورەم لەو نووسەرە بینیوە لە بواری نووسیندا ئەو نووسەرە قەڵەمی ڕەوانە چۆن خاڵبەندی دەکات چۆن نیشانەی پرسیار دادەنێت چۆن بەرامبەر بە ئاگا دێنێتەوە لە کتێبەکانی خۆمدا زۆر سوودم لە نووسینەکانی ئەو بینیوە کە من نووسەرێکی ئاینیشم بە حسابی خۆم بەڵام ئەو ئەلمانیەکی 180 پلە پێشەوانی بۆ چوونەکانی منە بۆیە لە ڕۆژانی داهاتوشدا دەگەڕێم بە دوی ئەوەی کە زۆر بەلامەوە گرنگە بیرەوەریەکان بە ئەوەی کە دەرفەت بوو بێ خوای گەورە فرسەتی دابێت دەگمەن هەیە کتێبی سەرکردە سیاسیەکانی کورد بە تێگڕای لایەنەکانەوە لە ماڵەوە نەمبێ وە لە بەرگەوە بۆ بەرگ نەم خوێن بێتەوە وە لە دایان شوێندا ئاماژەم پێ نەکە بێ لەسەر کتێبەکان بابەتی تێدایە و بۆ وتاری جومعە بەکارم نەهێنابێ ئێستا وتاری بەیانی کە ئامادەم کردەوە لە جیفانمان حازرە یعنی هەر من لە شەمەوە خەریکی وتار دەبم نەک لە شەوی پێنجشەمەوە لە شەمەوە وتار ئامادە دەکەم ئەو بابەتە باسی چ بێ و سەرچاوەکانی بۆ دەگەڕێم یەکێ لەو بابەتانە کە لە وتاری جومعە ئەم جومعە پێش دەیبیستن لە کۆتایی وتارەکەیە بەسەرهادی کابرایەک باز دەکەم لە کتێبێکم وەرگتو ئەو پیاوە باوەڕ ناکەم ڕۆژە لەم کوردستانە نوێژێکی بۆ خوا کرد دەبێ یەکێک بۆ لەسەرکردە سیاسیەکان لە بیرەوەریەکانی ئەوم وەرگتۆ بەڵام من سوودی لێ دەبینم بابەتێکی ڕاستگۆیانە و بە ناوی کتێبەکەش ئاماژە پێ دەکەم ناوی نووسەرەکەش ناوی بەرگی کتێبەکەش ناوی لاپەڕەکەش بۆیانم بزانم چێە ئاساییە بۆ نمونە مامۆستا جەعفەر هەیە فازڵ کەریم ئەحمەد کە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی بووە لە پێشوودا و دواتر بەرپرسی مەکتەبی بیر و هۆشیاری بووە ئێستا کاتی خۆم وا دابەشکرد من ڕۆژانە خەریکی کار و کەسابەتم لەبەرەوەی مۆزەفی ئەوقافیش نیم ئەندامی هیچ ڕێکخراوێکیش نیم وەکو خەڵکێکی ئاسایی لە بازاڕە کاسبی دەکەم ئێوارە کە گەڕامەوە بە ساڵیش جار هەیە تەلەڤیزۆنم نەبینیوە و موبایلیشم نییە ئەنتەرنێتیشم نییە موبایلت نییە مامۆستا هەتەنانەت ئێستا کاتوم بۆ هەولێر لە ماڵیشەوە موبایلم نییە خێزان و منداڵەکانم نازانم نە لە کوێمونەکەی دەگەڕێمەوە ئەی چۆن پەیوەندیەکانت ڕێک دەخەی پەیوەندیەکانم بە سارە دەسم وەلای فڵان کەس یانە و کرێکارانی دواتر دێمە سەر ئەوەی موبایلت نییە موبایلت نییە و تەماشای تەلەڤیزۆنی مەلای کتێبخانەکەی خۆمەوە دادەنیشتم لە ئێوارەوە و کەم سەردانیشم نییە و میوانیشم نییە ئەتر دادەنیشم هەر لە ئێوارەوە حتا جار هەیە 11 شەو 12 شەو یەکی شەو سەرەتا لە خزمەت قورئاندا دەبم بە دەرەجەیەک دواتر فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دواتر دەگەڕێم وتاری ئەم جومعەیەم باسی چی بێ لەو کتێبخانە گەورانەی کە هەمە الحەمدولillah لە 3 شوێن کتێبخانەی گەورەم هەیە دەگەڕێم چیم پێویست بێ دەخوێنمەوە ئەتر کتێبەکە ئیسلامی بێ بیرەوەری بێ کتێبی شعر بێ کتێبی ئەدیب و نووسەران بێ هەمووی لە لای خۆم دەنووسمەوە تۆماتێکم چکە دواتر دەکرێنە کتێب بۆی ئەرشیفەکانم لا بمێنێ دوای ئەوە وەختی خەوتن بەردەوام هەموو کاتی ژیانم واداناوە کاتی خەوتنم داناوە بۆ ئەوەی کە بیرەوەریەکان بخوێنمەوە کتێبی شعری بخوێنمەوە کتێبی ئەدەب بخوێنمەوە ڕۆمان بخوێنمەوە کاتی خۆی لەبیر مەماڵم لە گوندی مەروێ بوو ئیمام خەتیبی ئەوێ بوو ماوەی 5 ساڵ و شتێک کتێبم کەم بوو لە بەڕێزێکی وەکو جەنابەت کتێبم وەرگرت بە ئەمانەت 4 بەرگی ڕۆمانی حەمەدۆک ئەو کاتە دەرچوو بەرگی پێنجەمی هێشتا دەرنەچوو بوو کە بە مەسابڵای حەسەن زادە کردوێتی بە کوردی ئەو کاتە زۆر هەژار بووم ماڵ لە ڕووی مادیەوە ئەو گوندەی من لێ بووم هەبووە هیچ کارە باشی بۆ نەچوو بوو هەر کارەبای نەبوو تەنان من وەکو خەڵکی دەوڵەمەند لۆکسیشم نەبوو لامپاشم نەبوو بەس فانۆسێکمان هەبوو لە ماوەی 20 شەوە بەس پێش کاتی خەوتن بەدێر سۆبەی دارەوە هەر 4 بەرگی ڕۆمانی حەمەدۆکم خوێندەوە
تەنان ئێستاش هەموم لەبیرە یعنی دەتوانم وەکو خۆی بڵێمەوە لە چ بەرگێکە باسی چی دەکات لەبەر ئەو فتیلەیە لەبەر ئەو چرایە لە ماوەی 20 شەوە ئەلحەمدولیلا هەر چوار بەرگی ڕۆمانی حەمەدۆک کە وەرگێڕای مامۆستا عەبدوڵای حەسەن زادەیە هەموم خوێندەوە. کاتە هەموو ئێوارانێک ئێستا ژوام هەموو شەوان پێش خەوتن کتێبە ئەدەبیەکان و بیرەوەریەکان دەخوێنمەوە. کاتە سەرەتای چوونە ماڵەوەت کە پشوو دەدەی سەرەتا بە بابەتی ئاینی و قورئانی فەرموودە بەڵێ دوای ئەوە بابەتی دیکە خوێنی لە کۆتایی شەوەکەشدا بابەتی ئەدەبی زیاتر. تەنان ئێستا ڕۆژنامەیەکەوێ لە ڕێزم بۆ هەموو نووسەرانی کە تێدا دەنووسن پێڵان ڕۆژنامە بەلاشەکە ڕۆژنامەی هەولێر هەیە دێتە سلێمانیش من بە هەفتانە بۆم دادەنێن بڕوان پێ بکە لە بەرگەوە بۆ بەرەک تەماشام کردووە چەند جار بۆ وتاری ئاینی ئیسفادەم لەو ڕۆژنامەی هەولێرە کردووە کە خەڵک فڕی دەدا هەر چونگە بە پارە نییە و زۆر خەڵکیش تالیبی سەرەتاکەی و کۆتاییەکانی نییە بەڵام لە ناوەڕاستەکانیدا نووسەرانێک شتیان نووسیوە یان بیرۆکەیەکم بۆ هاتووە بابەتێکم لەو ڕۆژنامەیە خوێندێتەوە ئەمە دەکرێت بیرۆکەی وتارێکی ئاینی بێ یعنی ئەو خوێندنەوەی ڕۆژنامە منی والێ کە دۆ وتارێکی ئاینی لەسەر و بابەتە پێشکەشکە وەکوتت مۆبایلت نییە ڕەنگە بۆ ینی کەسێکی ئەم سەردەمە کە هەموو پەیوەندیەکان بووە بە پەیوەندی دیجیتاڵی موبایل ینی زیاتر لە ئامرێ بووە بە بەشێک لە خۆمان مامۆستا فاتح شارستێنی چۆن بەبێ موبایل دەژی ئەوە پرسیارێکە زۆر خەڵک وا دەڵێ بەس من نزیکی 5 ساڵە تەنانەت بۆ یەک جاریش موبایل لە جیفانمان نییە و تەنانەت لە ماڵی شەوە نیمە بۆچی بەکارت نێنە گوێچکەی ناوەم ئیتیهابی هەیە زۆر جا تووشی سەرسوڕان دەبم تووشی گێژبوون دەبم ئەو بە ڕێزانەش و دکتۆرانی کە پرسیارم لێکردوون ڕاوێژم پێکردوون حەپ و عیلاجیان بۆ نووسی و مێشتێ لەو شتانی کە ئامۆژگاریان کردم وتیان لە ئەنجامی زۆر بەکارهێنانی موبایلە وال لێ هاتووە زۆر جار مامۆستا ناتوانم زۆر سەفەر بکەم جار هەبوو لە سەر مینبەر وام لێ هاتووە لە کاتی بەرنامەی ڕاستەوخۆی داوە و بانگەواز بۆ ئیسلام لە مزگەوتە لە سەر مێزەکە بەلادا کەوتوم دنیا ینی لەبەر چاوم تووشی سەرسوڕان دەبم ئەوەش بۆی گوێچکەی ناوام کە تووشی ئیتیهاب لە ڕێی موبایلەوە توش بووم ئەو دکتۆرانی لە تارانیش پێیان وتم وتیان موبایل بە هیچ شێوەیەک بەکار مێنە من جار هەبوو کەسێک کێشەی هەبووە تەلەفۆنی بۆ کردوم بڕوا بخە یعنی خلافی لەسەر نیە زیاتر لە 1 سەعات موبایلەکەم بەگوێەوە بووە چونکە ئەو کەسەکە گرفتێکی هەیە تا گرێ دڵی خۆی دەکاتەوە ئەبێ باسەکانی خۆی بۆ دەژێڕێتەوە تۆش مافیەوە نیە قسەی پێ ببڕێەوە گوێی بۆ نەگری مادام جوڵامت داوەتەوە ئەبێ حەقی خۆی پێ بدەیت وای لێداها گوێم هەستم بە گەرمی دەکرد لە ئەنجامی ئەوەدا تووشی سەر سوڕان بووم زۆر لە وەزعم ناڕەحەت دەبوو ئێستاش جاریوا سارم بۆ لە ناوخڕدرێەوەکو پێویست ئەلەو کاتەدا بڕیارمدا کە موبایل واز لێ بێنم سەرەتا دەمگوت باشە چۆن دەبێت ژیان بڕوا بەتابەتم کابرایکی کاسبکاری ناو بازاڕیشم بەڵام ئەوەندەیە بنزینی زیاتر سەرف دەکەم کاتم زۆرتر دەڕایشم بە وەستایەکە بە کرێکارێکە بە کەسێکە بە کڕێنن فرۆشتنێکە ئەبێ بە سارەکە بڕۆم فڵان کەس بدۆسمەوە بەڵام ژیانیشم زۆر مرتاحە زارانیش خەڵکی ئێستا من هاتووم بۆ هەولێر لەوە چێشان شەیەک لەم پێشانگا بمێنمەوە بەهۆی ئەوەوە خێزانم نازانێت کەی دەڕۆمەوە کەی دەچمەوە مناڵەکانم نازان لە کوێم بەڵام خوای گەورەش کارەکان هەڕایی دەکا گرفتی بە دروست نەکردووی هەستم نەکردو گرفتێکم هەبوو بێ بەڵکو زۆر سەری شەشی لە کۆڵ کردومەوە فڵان کەس ئەمری خوای کردو مردووە ئەبوو ڕۆژما دوو ڕۆژ لە پرسە بووم هەتا من دەچمەوە ماڵەوە پرسەکەش کۆتایی پیاتەوە کاتێکم بۆ گەڕاوەتەوە ئەمە دەزانم ژیانی تایبەتی خۆتە بەڵام بەڕێزتیش کەسایەتیکی گشتیت کارەکەت من نازانم کارت چییە ئەگەر ئاسایی بێ پێم بڵێ نەبوونی موبایل گرفتی بۆ کارەکەت دروست نەکردووە لە بازارە بۆ کەسابەتی خۆت کارەکەی من کۆمپانیایەکی گەورە نیە بە موبایل بڕوە من ڕۆژانە شتێک دەکڕی شتێک دەفرۆشی ئەوانەش ئاسایە سەرپەرشتی دروستکردنی خانوویەک دەکەی ئەوانە تەناو وەستا و کرێکارانی کە کار لەگەڵا دەکەن پەیوەندیت بەوانەوە هەیە ئەوانش کەسانی دیاریکراون ماڵەکان و شوێنەکانیان کارەکەمان شوێنەکەمان دیاریکراوە دێتە سەریشی خۆی ینی ئەوەندە ئیشم گرفتم بۆ دروست نەبووە ئەی تۆڕە کۆمەڵایەتەکان مامۆستا فاتح بە ناوی منەوە چەندین پیج و فەیسبوک ئەوانە هەیە کە بۆ یەک جاریش خۆم ئاگام لێ نییە تەنها یوتیوبی مامۆستا فاتح شارستێنی و ئێستاش پەڕی فەرمی خۆمان لە مزگەوتی ڕێگەی بەهەشەیە ئەو برایانی مزگەوت خوا پاداشتیانداتەوە کۆمەڵی خەڵکن خۆبەخشانە فی سەبیل الله وتارەکانی جومعە کە تۆمار دەکرێت دواتر لە یوتیوبی خۆمان و لە فەیسبوک ئادای دەنن بەڵام بۆ خۆم ئاگام لە هیچی نییە تەماشای تۆڕە کۆمەڵایەتەکان ناکەی هیچ مامۆستا بۆ یەک جاریش ئاگام لە هیچ شتێک نییە ناوەڵڵا نەمەکمان کرابێ ئاگام لێتی نەزەممان کرابێ ئاگام لێتی وتارەکانی خۆت نابینیتەوە وەڵڵاهی زۆر بەدەگمەن بەدەگمەن بەڵێ لە ئینتەرنێتە سێرجەکەیت یان سەرچاوی زانیاریەکانت هەر کتێبە زیاتر نزیکی 30 کتێبم نووسیوە الحەمدولیلا ئێستاش لە پێشانگادا بەشی زۆریان هەندێکیان لە چاپە هەر نەماوە هەندێکمان دووەم جار چاپ کردوێتەوە هەیە چاپی یەکەمێتی وا بەرەو کۆتایی دەڕوە الحەمدولیلا بۆ یەک جاریش یەک گوشەم لە ئەنتەرنێت وەرنەگرتووە و بڕواشم وایە شتی علمی ئەوەیە کە لە ناو دووتوێی کتێبە بە چاوی خۆت بینی بێت و دەرت هێ نابێت باسیەوەت کرد کە هەندێک جار
کتێبت خوێندوتەوە کە بە هیچ شێوەیە لەگەڵ بیر و بۆچوونی خۆتە 180 لە پێچەوانە یان نووسەرەکەی وەکو وتت علمانی بووە. هەندێک هەن لە ئیسلامیەکان ئەمە ڕێی خۆت بزانم زیاتر هانی خەڵکە دەنەڵێن شتێک پێچەوانی بیر و بۆچوونی خۆت بوو مەی خوێنەوە. تۆ ڕاچییە بە خەڵکەڵێکەوە ئەوەی پێچەوانی بیر و بۆچوونی خۆشتە بیخوێنەوە؟ وشەیەکی جوان هەیە دەڵێ ئەگەر دویستت ئاستی هۆشیاری کەسێک ببینی ئەوە کتێبەکەیە 330 وشەی پڕشنگدار پرۆفیسۆری هیمداد محەممەد حوسێن نووسیوێتی پرۆفیسەر هیمداد نازان باوکی ناوی چێ بەس 333 تێدایە هەم بە کوردی ئەم تەرجمە ئینگلیزیش یەکێ لەوانەی کە لە یادمە دەڵێ ئەگەر ویستت ئاستی هۆشیاری کەسێک بزانی چەند ڕۆشنبیرە هۆشیارە بە ئاگایە بە حوسەڵەیە دڵی کراوەیە یان چەند تەسک بینە دڵی وشکە ڕقا مێشکی وشک بۆتەوە سەیری ئەوەی کە لەگەڵ بەرامبەرە لەگەڵ بۆچوونیەکە کە بۆچوونی ئەو پەسەند ناکات چۆن ڕەفتار دەکات. من دەڵێم برای ئەو برایانش کەوا دەڵێن ڕاستێکیان پێەیە. زۆر کەسەی عەرزم کردی خوێندنەوە خەڵکی کردو بە تیرۆریستیش ئەو کابرایەک جاری واز عیلمی و زانیاریی زۆریش پێیە لە ڕێی خوێندنەوەی کۆمەڵێ بابەتی تونند و تیژەوە تووشی تونند و تیژی بووە خەڵکیەکە بوو دیندار بوو لە ڕێی خوێندنەوەەوە بوو بە کەسێکی مولحید بوو بە بێرە باوەڕ ئەوە بە دڵنیایە و بە شخصیدایان ناسم والله کەسانێکی منخەریب و بانگوازیان بۆ دینی ئیسلام دەکرد بەس لە ڕێی خوێندنەوەی ئەو بنەمایانەی کە مخالف بە ئاینی ئیسلامن ئێستا یەک پارچە بڕوایان بەبوونی خۆی پەروەردگاریش نەماوە نەعوذ بالله خوا هیدایەتی ئێمەش ئەوانیش بدە. بەڵام ئەمە بۆ چێیە؟ بۆ کەسێکە کە بیر و باوەڕەکەی دا نەمەزرا بێت کەسێک کە بیر و باوەڕی دامەزرا ئەسڵەن ترسی لە بیر و باوەڕی بەرامبەر نییە. من وەکو خودی خۆم هەموو جارەوە دەڵێم بە ئیزنی خوا لەسەر ئەو بیر و باوەڕەش دەمرم و دەچمە قەبر و قیامەتی خۆمەوە. ئەگەر یەک کەس تەنانەت یەک کەس لەم سەرزەویەدا موسڵمان نەمێنێ وا ئەزانم خوای گەورە ئەو قورئانەی تەنها بۆ من دابەزاندەوە سەرزەوی و خۆم بە خاوەنی ئەو ئیسلامە دەزانم لەگەڵ ناخ و کڕۆکی ئەسقانەکانمدا تێکەڵاو بووە و بڕواشم وایە بەغەیری حکمی ئیسلامی ڕاستەقینە کە ئەڵڵا ناردوێتی سوبحانە وتەعالا قەد مرۆڤایەتی بەختەوەر نابێت. هیچ ئایدۆلۆژیایەک هیچ بیر و باوەڕێکی مرۆڤکردی سەرزەوی ناتوانێت مرۆڤ بەختەوەرکە ئللا بەرنامەی خالق نەبێکە ئەڵڵایە ئەوە لەلام بڕاوەتەوە بۆیە لێرەوە مامۆستا ببوورە فەرم وا تێگەیشتم هەموو ئەوانی کە دایان خوێنمەوە لە خزمەتی بیر و باوەڕەکەی خۆمدا بەکاریان دێنم نەک بیر و باوەڕەکەم وا لێ بکەم بکەوێتەژێت تەوژمی بەرامبەرەکانەوە. باسی ئەوەت کرد باسی خوێندنەوەی بۆچوونی جیاوازمان کرد کە لەگەڵ بۆچوونی خۆمانان یەک نەگرێتەوە یەکان گیر نەبێ ئەمەوە بۆچوونت وەرگرم ئەمە بکەمە بنەمایە بۆ پرسیارێک ئێمە خۆمان لە جوگرافیایەک دەژین لە جیهانە کە بیر و بۆچوونی جیاوازی تێدایە میلەتانی جیاوازی تێدایە کوردستانەکەی خۆمان ئاینی جیاوازی تێدایە لەسەر پێکەوە ژیان بۆچوونی بەڕێزت چییە مامۆستا فاتح؟ زۆر ڕاستە خوای پەروەردگار کە دروستکەری هەمومانە بە کافر و مسڵمانەوە بە مولحیدەوە چێ دروستی کردو هەمووی ئەڵڵا ڕۆزی دەری هەمومانە لە هەوامانەوە لە تشکی خۆرمانەوە لە مانگ وەستێرەکانەوە لە خاکەوە لە ژینگەوە لە ئاوەوە هەمووی ئەڵڵا دەیبەخشێ ئەوە حتمیە هیچ کەس دەسەڵاتی مسقالە زەڕێکی غەیری ئەڵڵا نییە بەڵام ئەڵڵا هاتووە لەسەر زەویدا تشکی خۆر بگرێتەوە لە کافرەکان لە منافقەکان لە مولحیدەکان لە عەلمانیە تۆندڕەوەکان نا خوای پەروەردگار لەم سەر زەویەدا ئێرە هۆڵی تاقیکردنەوەیە ئێمە هاتووین ئەم پێشانگایە چ ناخۆش دەبوو چ زەحمەت دەبوو قبولیشمان نەدەبوو هیچ ڕۆشنبیرێک قبولی نییە هیچ دیندارێک قبولی نییە من وا لێ بکەن مافی ئەوە نییە سەیری فڵان دار بکەی فڵان کتێب بخوێنیەوە فڵان کتێب بکڕی خۆشی ئەم پێشانگای کتێبە مامۆستا لە چیدایە لەو پەڕی دینداریەوە بۆ ئەو پەڕی بێدینی تێ عەرز کراوە مەیدانیش بۆ هەمومان کراوەیە خۆت تەماشاکە ئازادانە هەڵبژێرە ئیسلامی ئێمەش ئەو دینە بوو کە من پێی دەڵم دینی ئازادی ئەو خاتەی ئیسلام حاکم بێ بیر و باوەڕەکان قەت بەسەر کەسا فەرز ناکە ئیسلامی ئێمە قبوڵیەتی خەڵک کافر بێ بەس قبوڵی نییە منافق بێ منافق ئەوەیە یعنی بە زمان دەری بڕێ بەڵێ موسڵمانم دیندارم خواناسم ئاهلی مزگەوتم بەس لە ناخەوە بڕوای وابێ ئەسڵەن دژی ئەو بیر و باوەڕەیە ڕەنگە مام دەڵە ڕازگۆ بە لەگەڵ خۆتە ببوورە مقاتەعەتەکەم لێرە بەڵام ڕەنگە خەڵکێک هەبێ بپرسێ بڵێ کام فۆرمەی ئیسلام بە کام فۆرمەی بەکام خوێندنەوە و تەفسیری ئەو فۆرمەی کە خوا خۆی فەرموویەتی
ئەو فۆرمە ناکەم من لە جیاتی خوا حکم بکەم لەسەر زەویدا ئێمە دەبێت دووشت لێکەینەوە نحن دوعات لا قوضات ئێمە بانگخوازین بۆ دینی ئیسلام ئێمە دادوەر نین ئێمە نەدادوەری سەر زەوین نەدادوەری ئاسمانیشین ئەمە ئەو هەڵەی بیری توندڕەوی لەوێدا دروست دەبێت من لە جیاتی بانگخوازی بە زمانێکی نەرم قورئانی من ئەوەی کە ئەو فۆرمە ئاینێ پێم دەڵێ موسا و پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کافر تا کافرتر بێ تا زاڵمتر بێ تا خراپتر بێ ئەبێ زیاتر بانگخوازان لێ نزیک بن معلومی جەنابەت و هەموو بینەران و بیسەرانی بەڕێزی ڕووداویشە هیچ کەسێک نەبووە لە درێژایی مێژوی مرۆڤایەتیدا لە فیرعەون کافرتر بێ نە ئینکاری بوونی خوای نەدەکرد دەیگو هەر خوام ئەنا ڕەبوکم الئەعلا خوای پەروەردگار نەک غەزەبی لێ ناگرێ لە جیاتی پێغەمبەرێک دوو پێغەمبەری بۆ دەنێرێ دوو پێغەمبەری پایەبەرز موسا و هاڕون ئەو قورئانە بخوێنەوە یەک لە سەرسێ باسی ئەوەیە پێشیان دەفەرمێ فەقولا له قەولا لەینا سوڕەتی تەها ئایەتی 44 زمانتان زۆر لەگەڵی نەرم بێ نەچن ڕوشکێنی بکەن دڵی ئازاردەن بە قسەیەک لە دڵی بدەن ئامادە نەبێت گوێتان بۆ بگرێ بە زمانێکی زۆر نەرم لەگەڵی بدوێن ئەو فۆرمی ئاینە زمانی نەرم ڕێزگرتن لە بۆچوونی بەرامبەر من ئاگادارکردنەوەی تۆم لەسەرە ئەگە بیر و باوەڕت دروست بوو بڕوات بەخوا بە پێغەمبەری خوا بە قیامەت و بە ئیسلام هێنا من هەموو دنیام هەیە ئەوەندە دڵخۆشم ئەگە بڕوات نەهێنا من پەیامی خۆم گەیاندووە باشە من دادوەری سەر زەوی نیم و دادوەری قیامەتی ژنیم حسابی تۆ لای خوای پەروەردگارە ئەوە من تەنها گەیاندنم لەسەرە بۆیە ئەو فۆرمەی کە پێت دەڵێ تۆ بانگخوازی دینی خوای پەروەردگار بە بەڕێبازی پێغەمبەرانی خوا سەلامی خوایان لەسەر بێ بگەڕێەوە خزمەت قورئان چی فەرمووە جێبەجێیکە قەت تووشی هەڵە و لادان نابی نەتووشی کەمڕەوی و کەمتەرخەمی دەبی نەتووشی لادان و توندڕەوی دەبی لەم پێشانگایە بێگومان خۆشت بینیوتە منیش دەبینم ڕاستی کڕیارانی بابەتە ئاینیەکان زیاترن ئامادەبوونی خەڵکی ئەگەر بەم شێوەیە بیخەمە نێو دوو قەوسەوە ئیسلامی زیاتر خەڵکی ئیسلامی دەبینم لە تەمەنی جیاجیا تەنانەت بە ژن و بە پیاوەوە ئەوان زیاتر حزوریان هەیە لێرە و کتێبی ئاینیش زیاتر لەم دوو ڕۆژێکەوە چەند ڕۆژێکەوە هەیە دەبینین دەفرۆشرێ پرسیارەکەم ئەوەیە بەڕاستی خەڵکە ئیسلامیەکە ئێستا خوێنەرترە وەک لە خەڵکەکانی دیکە دایمە بەردەوام مامۆستا خوێندنەوە لە چیەوە دروست دەبێت لە ڕووی ئایدیا و فکرە و ئایدۆلۆژیاوە ئیسلام ئایدۆلۆژیانە ئیسلام ئاینە بەرنامەی ژیانی مرۆڤایەتیشە عامی خەڵک ئەگە دیقەت بدەیت ڕۆژانی هەینی بەیانی جەنابیش لە ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەتن لەگەڵ برایانی بەڕێزدا پشتی کامیرە هەموو ئاهلی مزگەوتن لەگەڵماندا الحەمدولله هیچ کۆڕێکش شک بردووە لە تەواوی کوردستان عێراق جیهانیشدا خەڵکێک بتوانێت هەموو هەفتەیەک ساڵ 12 مانگ بە درێژایی مێژووی مرۆڤ هەموو هەفتەیەک لە هەموو کۆڵانێکە ئەم قاعە گەورە ئەم مزگەوتانە جێگای نەبێتەوە لە دەرەوەش خەڵک دابنیشە هەر ئەدیبێک هەر نووسەرێک هەر سیاست مەدارێک من بە تەحەداوە دەڵێم با سێ جومعە لەسەر یەک بە هەموو حیزبی دنیای لە پشت بێ ناتوانێتەوە خەڵک بۆ خەڵک کۆکاتەوە کابرایەک دانیشتۆ لەسەر چۆک ئامادەی ساردی و گەرمی مزگەوتی هەیە بەس لەبەر خاتری خوای گەورە ئەو ئیسلامەیە کە خەڵکی کۆ دەکاتەوە ئەو بۆتە مەبدە بیتۆ بیر و بڕاوەڕ ئەو خەڵکەی ناو مزگەوتیش بە دڵنیاییەوە زۆرترن لە ڕووی فکری ئیسلامیەوە لە خەڵکی تر لە مەبدەکانی تر لە چەپەکان لە ئەلمانیەکان لە خەڵکیکە زۆرترن دەگەڕێن دەیانەوێت لە ئاینەکان شارەزابن ئەمڕۆ یەکێک لە ئێستا ضروری شەباسی ڕاپەڕینی خەڵکی کوردستانیش بکەیت ئێمەستا لە ساڵڕۆژی ڕاپەڕینی خەڵکی کوردستان دایت ئەو ڕاپەڕینەی کە تەنها و تەنکات دوای فەزلی خوای پەروەردگار هیچ حیزب و لایەنێک نییە هیچ کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەرهەمی دوای فەزلی خوای پەروەردگار بەزەیی خوایە بۆمان بە خوێنی شەهیدانمان بە ئەنفالەکانمان بەبێ سەر و شوێنەکانمان بە زیندانی سیاسیمان بەو پێشمەرگە قارەمانانەی واقعاً شۆڕژگێر بوون بە بیر و باوەڕێکی پاکی کوردانە خەباتیان دەکرد خوا ڕەنجی کەس بە زایەنادا ئەم ئازادی کوردستانی لێبەرهەم هاتووە یەکێک لە خۆشیەکانی ئەم ئازادیە کرانەوەی کوردستانمانە بەڕووی جیهاندا مامۆستا من مامۆستایەتی گوندم کردووە بڕوا کە 4 کتێبم هەبوو لە دنیادا 4 کتێبەکانی زۆریان صحیح نەبوون تەفسیری قورئان لەم وڵاتەی ئێمەدا 3-4 تەفسیر زیاترن نەبینیوە حکومەت سانسۆرێکی وای دروست کردبوو کتێب نەدەبیندرا ئێستا بە هەموو ئەو بیر و باوەڕانەشەوە کە لەوە چێت منافەسەی حکومەتی هەرێمیش بکەن کتێب لە بازاڕەکاندا هەیە
باشکرا دار و نەشرەکان دێنێ و کەسیش ڕێگری نییە و چاپیش دەکەی و دەشخوێنرێتەوە. خەڵکیش تینووە بۆ ئیسلام، تینووە بۆ شتی نوێ، بە تایبەتی وتاری مامۆستایانی ئێمە ئەلحەمدولیلا بەشێوە گشتەکەی بانک خوازان ئاماژە بە کتێب دەکەن. من جار وایە لە مینبەرەوە باسی یەک کتێبم کردووە لە ماوەی 2 ڕۆژە لە بازاڕە نوسخەی نەماوە. خەڵک مامۆستا و کتێبێک کە باسی کرد بە بزانم باسی چی دەکات. ئەم بەسەراتە خۆشەی تیاژێڕایەوە ئەم تەفسیرە قورئانەی ئاماژە پێکرد یەکسەر خەڵک بە شوێنیا دەگەڕێ. خەڵکی تری لادین یان دوورکەوتەوە لە دی من ناڵم بێدین، بەڵام ملتەزیم بە دینەوە کە ئیلتیزامی زۆری بە دینەوە نییە، باوەڕکە بیر و ڕای چەپ ڕێزم تایبەتیمایە بۆ هەر کەسێک کە هەڵگیری بیرێکە. ئێستا کابرا بیری چەپی مارکسی هەبووە، باوەڕکە هەر بۆ خۆی تااقەتینە لەسەر مارکسێت خوێنێتەوە. من وەکو خودی خۆم لەگەڵ چەندین خەڵکی مارکسی دانیشتم معلوماتی من زیاتر بۆ لەسەر مارکس و لینین لەوان زیاتر، من کتێبەکانم زیاتر خوێندوێتەوە کە ئەو چەپ بۆ ئەوەندەی نەخوێندوێتەوە. بۆچی دەگەڕێنیتەوە سەبەبەکە؟ هەمیشە بۆ چوونە گشتێکەوە بووە کە خەڵکی چەپ خەڵکی ئەلمانی زیاتر دەخوێننەوە وەک لە خەڵکە ئیسلامێکە. بە زوانیە ئێستا ئەوان ئەو نقطەی تەحولە لەکوێیە دروست بووە کە پێچەوانی کردو؟ ڕابوونیشی ئیسلامی بەهێز هەیە، هیچ کاتوا بەهێز نەبووە. ئەویش ئەوەیە خەڵک شەیدای دینداریە مامۆستا. بڕاوکە ئێستا من لە پێشانگاشە چەندین خوشک هاتون بۆ لام حیجابیش نییە، لەچکی بەسەرەوە نییە، جلەکەشی شەرعینە لە ڕوانگەی ئاینی ئیسلامی من بەدیدی منی مسلمانەوە جلەکانی ناشەرعیە. جلیک ئەگەر جەنابەت بیبینی لە ڕووی کامیراوە ئەمە بە کەسێکی عالمانی سرف عالمانی و لادین و چەپیێزانی، بەڵام بڕوا بکە کە قسە لەگەڵ دەکا یان گرفتێکی هەیە وەکو برایەک وەکو باوچێک وەکو مامێک بە متمانە پێکراوی گرەی دڵی خۆی خێزانی خۆی بۆ دەکاتەوە. چون مامۆستایانی ئاینی سنگیان قەبرە، هەموو ئەو نهێنیانی کەلامانە تا دەچێتە ژێر قەبرەکەەوە خێزانی خۆشت منداڵەکانی خۆشت براکانی خۆشت لێن نابیستێ. سەیرەکەی ئەو خەڵکانە کە تۆ بەڕووکەش ئەوا دەیبینی لە ناخەوە خۆشەویستی زۆر زۆری بۆ خوا هەیە. بڕوام پێ بکەم مامۆستا ئوستازی جامیعە هەبووە دۆستیشمە، بە جلوبەرێک بیبینە لە تەلەڤیزۆنیش ڕەن بێ مقابلەی کرا بێ ناتوانم ناوی بڵێم ئێستا خۆشی ڕەن بە جارشکەمان بینێتەوە. گومانم وا بووە کە ئەوە زۆر لادین و بێدینە کە لێمان نزیک بۆتەوە سەردانیشی کردوین و کتێبیشم پێشکەش کردو کتێبیش پێشکەش کردوم. واللهی من جار هەیە شەرمم لە خۆم کردووە. ڕۆژی پێنجشەمە دەعوەتی کردوم بە خێزانی مامۆستاوەرم بۆ ماڵیمە بەربەڕکەینەوە وتومە بۆ وڵات بە ڕۆژووین، هەموو پێنجشەمە و دووشەمەیەک بە ڕۆژوو دەبم، منی مەلا بە ڕۆژوو نەبووم، هەر لە بیرم نەبووە بە ڕۆژوو بم. ئەو دووشەمە و پێنجشەمە بە ڕۆژوو بووە. ساڵانە من عمرم نەکردەوە عمرەی کردووە. ئەگەر ساڵی من 2 ساڵ جارێک چونکە زۆر لە خزمەت قورئان دەبێنمەوە ئاەتی وا هەبوو بە یەک مانگ لە خزمەت یەک سوورەتە یەک یعنی چەند ئاەتێک هەماومەوە تەفسیرەکانم خوێندوێتەوە تێپەڕم نەکردو بەسەریە. ئەو الحەمدوللا ڕەمەزان ختمی خۆی کردووە، مانگەکانی کە چەند ختمی تری کردووە لە خزمەت قورئاندا بووە. ئێمە بەڕووکەش وا دەزانین خەڵک دیندار نییە، بەڵام لە ناخەوە ئەم خۆشەویستی خوایە چونکە هەموو دەرگاکان داخراون لە میلەتە. وەڵی لە کاتی گرفتە ئینسان بەس خوای دەمێنێ دەگەڕێ بەدوی ئەوەدا ئەم بیر و باوەڕە بە تایبەتی مامۆستای بەڕێز قسەکانت پێ نەبڕم پرسیارەکەت لەبیر نەچێتەوە. ئەویش ئەوەیە ئەم وەرگێڕانی کوردیش بۆ کتێبە ئاینیەکان ئێستا چی کتێبمانە الحەمداوە بە زۆری کرا بە کوردی. خەڵکی کەشمان خوێندەوارە هەر لە مناڵی بچووکەوە تا ئافرەت تا گەنج تا پیر دەگەڕێ. زۆربەی خەڵکی من دەبینم سیمایشی ئیسلامی پێوە دیار نییە، بەڵام بە دوی کتێبی دینیدا عەوداڵە، چونکە ئاین مامۆستای بەڕێز هەر باسی نوێژ و ڕۆژوشت بۆ ناکە. یعنی ئێمە وا دەزانین کە کوتت باسی ئیسلامی یان باسی دینی دین بەس باسی نوێژ دەکەی سەرفترە زەکات کە ئەوانە کڕۆک و بنچینەکانی ئاینن، بەڵام دین کتێبی ئاینی باسی پەیوەندی خێزانت بۆ دەکات. زۆر کەس هەیە دەگەڕێ بە دوی کتێبی ئیسلامیدا کتێبی ئیسلامیەکە کتێبەیە بەس لەسەر ژیانی ژن و مێردایەتی، لەسەر پەروەردەی منداڵ، لەسەر ڕەفتارە کۆمەڵایەتیەکان، لەسەر ئەتەکێتی ناو ژیان، ئەمانە هەمووی ئیسلامین، هەموو نووسەری ئیسلامی نووسیویانە، بۆیە خوێنەری ئەو بینەری ئەو بەدڵنیاییەوە زیاتر دەبێت. هەر لەسەر باسی ئەوەت کرد هەندێک خەڵکەیە ڕەنگە بەڕووکەش بیان بینی حەز نەکی کە کەسانی ئیسلامین، بەڵام کە دەڵێ من کاتێک کە قسەیان لەگەڵ دەکەم وێنەکە تەواو جیاوازە. ئێستاش من تۆم بینی لەگەڵ چەند خاتونێک هاتن وێنەیان لەگەڵاگرتی کە ینی خەڵکێک نەبوون کە پێیانەوە دیار بێ ئیسلامین. هەندێک جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕوبەڕووی ڕەخنە دەبیتەوە، دەبینم دەڵێن مامۆستا فاتح شارستانی بۆ نمونە لەگەڵ خەڵکی ناباڵا پۆشە دەرکەوتووە. وەڵامی خۆت چییە بۆ ئەو جۆرە کەسانی کە ڕەخنە دەیەگرن؟ لە درێژایی تەمەنمدا الحەمداوە لە کۆتایی تەمەن ماگەیشتمە قەناعەتێک، ئەویش هەر ئەوەڵجاریشە بڕوان بەوە هەبووە.
ئەویش ئەوەیە ئەو مامۆستاش کە لە خزمەتی خوێندم مامۆستا شێخ خالیدی موفتی پیاوێک بوو چەند ساڵ لە خزمەتیە دەرسمان خوێن تەنها لە پێناوی خوا داوانەی پێوتیت و هەموو جاریش نەسیحەتی ئەوە بوو ئەو کارانەی کە بۆ خوا نەبێ بە کەڵک نایە من یەکێ لەو شتانێکی گوێیەکانم نەک لەم گوێیەمەوە بڕوا لەو گوێمەوە دەرچێ هەر لە گوێم ناچێت ئەو دیوەوە نەک هەر دەرچێ هەر بیریشی لێ ناکەمەوە ناشی بیستمەوە گوێشم لێ نییە ئەویش ڕەزامەندی خەڵکە مامۆستای بەڕێز نەر مەدحی خەڵک هیچە نەزەمی خەڵک هیچە ئەوەی گرنگە و دەمێنێتەوە ڕەزامەندی ئەڵڵایە ئێمەش بیر و باوەڕێکمان هەیە من خۆم وا لە دین حاڵی بووم ئەم دینە ڕەحمەتی خوایە ئەبێ بگا بە هەموو کەس بە خۆجیاکردنەوە بە خۆفەڕستکردن بەسەر خەڵکیدا هەڵەیەکی گەورە دەکەین یەکێ لەو شتانەی کە هەموو ڕۆژە جەنابێشت قورئان دەخوێنێ و گوێبیستی دەبی ئیبلیس سەرکردەی هەموو خراپەکاران ئەو کەسەی کە خوا بە شەخص بە نەفرەتی کردەوە لەعنەتی لێ کردووە ئیبلیس لەسەر چی بە نەفرەت کرا لەبەر ئەوەی متەکەبیر بوو من چۆن ڕەفیقی ئادەمم ئەنە خەیڕم منه خوا پەناماندا مامۆستایەکی ئاینی بانگخوازێک کەسێکی ئیسلامی وا بزانێ من لە فڵان کەس باشترم لە لای خوا من عاقبەتم خێرترە من بەهەشتیم دڵنیام هەموو شتێ بڕاوەتەوە ئەو دڵنیام دۆزەخیە ئەوە لادەرە ئەوە فاسقە ئەوە فاجرە ئەوە مبتەدیعە والله ئەوە صفەتی ئیبلیسە ئەوە صفەتی ئیبلیسە دەبێت لە خۆت بترسی خوا ڕۆژە بە نەفرەتت کە بۆیە من وەکو خۆم باوەڕ کە هەر کەسێک دەبینم ئافرەتێکی باڵا پۆش نییە من دۆستم هەیە عەرەخۆرە ڕووداوێک بۆ ڕوودا ئەمە دەجێڕمەوە ئێستاوە بە ڕێزەش ئەوە ڕم بێ نازام لە وتارە باسم نەکردبێ بەس یەکێ لەو شتانەی کە دڵم پێی خۆشە و ڕوبەڕووی ڕەخنەش دەبمەوە لەسەری ئەوەیە بەردەوام دۆستم هەیە عەرەخۆرە عەرەق دەخوا دۆستم هەیە نوێژنەکەرە دۆستم هەیە هاتۆ بۆ وتارم وتێتی مامۆستا بەس بە کەلیمەکان خۆشحاڵم لە مزگەوتی ئێمە لە مزگەوتی ڕێگەی بەهەشتیش من بڕیاریشمدا بوو ئێستا شوێنمان هەیە هەر کەسێ نوێژیش نەکە مافی ئەوەی هەیە بێتە مزگەوت قاعی تایبەتمان هەیە بێ لەوێ دانیشێ پەیامی خوا ببیستە بەدڵت بوو نووری عەلا نور وە بەدڵیشن نەبوو دوای خوتبەکە تەواو بوو بڕۆ سەر هەردوو چاومان ئاوی ساردی لێیە شیرینی لێ شتی خۆت بخۆ خوا حافیزت بێ تۆ هاتووی ئەمە دەرگای ماڵی مەلافاتی شارستێنی نییە ئەمە دەرگای ماڵی خوای ڕەبی عالەمینە ئێمە گەیاندنمان لەسەرە خەڵکی شەبوە لە مزگەوتەکەی منە لە پیرەمەگرونیش کە وتار خوێن بووم لە ناوەڕاستی مزگەوتە دانیشتووە لە ئەوروپا گەڕاوەتەوە وتی هەموو خەڵک سەیریان دەکردم کە الحەمدولە ئێستا یەکێکە لە مولتەزیمە ئاینیەکان واللهی لە دەعوەتێک بەیەکەوە بووین من بە ڕۆژوو نەبووم ئەو ڕۆژی دووشەممە بە ڕۆژوو بوو وا گەڕاوەتەوە لای خوا وتی نوێژەکەم نەکرد خەڵکەم و سەیریان کردم بەڵام من لە مزگەوتەکانی خۆمدا کە ئیمام و خەتابەتم لێ کردەوە خەڵکم وتووە کەس مافیەوەی نێ بە فڵان کەس لە بۆ نوێژ ناکەی ئەوە بڵێن نەخۆشە هاوکاری بکەمەوەنە وتی ئەمە خەڵک سەیر دەکەم کاکە وەختی نوێژەکەم وەڵام من نوێژ ناکەم لە ئەو مزگەوتە گەورەیە کابراایەک لە ناوەڕاستە دانیشە من بەس هاتووم گوێبیستی خوتبەم خۆ نهاتووم نوێژ بکەم وتی لە دوایدا الحەمدولە سواز بەخوا بوومان نوێژ خوێن ئەو ڕووداوەکەشم لەبیر نەچێ پیاوێک و ژنێک لە سلێمانیەوە دەهاتن بۆ پیرەمەگرون بۆ لام ژنەکە لە دوای نوێژی جومعە وتی مامۆستا پێم خۆشە هەندێک قسەت بە تایبەت لەگەڵا بکەم منیش بۆکو حرمەتی هەموو خوشکێکی مسلمان و نەهێشتنی هیچ گومانێکی دەستە خۆمان قەت بە لە هۆڵی لە شوێنێکی تەنهادا بە داخراوی لە ژوورێکە لەگەڵ هیچ کچێکی خۆم و خوشکێکی خۆم و دایشیش خۆمە بە تەنیا دانانیشم ئەبێ یان برایەکی لەگەڵا بێ یان خوشکێکی خۆی لەگەڵا بێ یان مێردەکەی لەگەڵا بێ بۆی خوا نەخواستە گومانێکمان لەسەر دروست نەبێەوە لەبەر کەسایەتی و حرمەتی خۆشمان و بەرامبەرەکەش منیش وتم وڵای دادەیجان کەسێک لەوە خۆی بێنەوەتی وەڵام مێردەکەم لەگەڵایە بەس نامەوێ وتم نا من یەکێ لەو شتانەی کە لە بینی ژن و مێردا نابەشتی شاراویان لە یەکتر هەبێ تۆ نابێ متمانەت بە من زیاتر بێ لە مێردەکەت ئەوە مێردە هاوسەری ژیانتە وتی باوەڕکە پیاوێکی زۆر بەڕێز و ڕێک پێکە بەس گلەیم لێتی وتم با ئەویش بێ بەڵکو گلەیەکان چاکیان کەی من نۆزانی کێشەی خێزانیان هەیە وا دواتر کە دانیشتین لە ژوورەکەی خۆما پیاوەکەشی وتی مامۆستا گلەی ئەوەم لێ دەکات وەڵە تۆ پیاوێکی بێدینی وتم دەی با بە ڕاشکاوی قسە بکەین ئەو جومعەیە و ئێمە خەڵک بڵاوی لێکردەوە لە ژووری مزگەوتەکەی خۆمان ماینەوە وتی مامۆستا و پیاوێکی سەخی تەبیعەتە زۆر بەڕێز و بە حرمەتە باوکێکی باشە بەڵام وەڵڵای شەو نییە عەرەق نەخواتەوە یەک شەو نییە نەڕوا بۆ نادی و بەسەرخۆشی نایەتەوە لەبەر چاوی مناڵەکانیش عەرەق ناخواتەوە دواتریش دێ لە ژووری خوا دەخەوێ مافی هاوسەری منیش وەکو پێویست جێبەجێ ناکە بەیانیش کە خەبەر دەبێتەوە بە ئاگادێتەوە خۆی دەشوا ئەوانە پیاوێکیکەیە ئیتر بڕیارمان داوە لە ناو سیارەیە گوێمان لە وتارەکانی تۆ بۆ توێتی وەڵام قسانم بەدڵە ئێستا جومعان دێتە مزگەوت بەس شەوی جومعە عەرەق ناخواتەوە یەک شەوی تەرێک کردەوە ڕۆژانی جومعەش بەڵام لە عەسرەوە نوێژ ناکاتەوە وتم وەڵڵاهی برا ئەمە زۆر پیاوی چاکە وتی مامۆستا چۆن وای پێڵێ وتم ئەمە تەواو یەک هەنگاو بەرەو خوا هاتووە
ڕۆژێکی جمعە بەس لەبەر خاتری خوا ناچێ بۆ سەیران هاتۆتە مزگەوت شەوی جمعەشی تەرک کردووە ناخواتەوە عەرەق ناخواتەوە بەس لەبەر خاتری خوای گەورە هیچ ئیش و کارێکی دنیایی بە من نییە هەمووی واز لێ هێناوە لە شارێکەوە دێ بۆ شارۆچکەیەکی بچووک بۆی گوێبیستی وتارێکی مامۆستای ئاینی بێ عەرزم کردی ئەو پیاوە وردەوردە هات شۆمان لەگەڵ وڵات دروست بوو ڕێز و حرمەتم هەیە لە ڕووداوە بۆی لە سلێمانی ئێستاش نیشتە جێیە دواتر جلیشی بە دیاری بۆ هێنام شیرینیشیان بۆ دیاری بۆ هێنام بڕیاری داوەتی مامۆستا بەخوا نوێژی بەیانیان ناکەم عیشاشم پێ ناکرێ بەڵام نوێژەکانی کە دەکەم خواردنەوەکانی ژووردەوە دەکەمەوە دووسێ ڕۆژێک دەخۆمەوە دووسێ ڕۆژ ناخۆمەوە وەختم با بەمە هەر زۆر چاکە خێزانی وتی نابێتم کاکە تۆ پەیوەندی بە من و ئەوە نیە ئێمە خۆمان ڕێککەوتوین مامۆستا چوو بۆ عومرە کە چوو بۆ عومرە گرفتیەوە بووی مامۆستا بە هیچ شێوەیەک ناتوانم تەواو تەرکی عەرەق بکەم وتم کاکە گەر چووی بۆ عومرە شوشەیەک لەوە خۆتا بەرە من نازەم لە مەتار پێت دەگیرێ لە سعودیە پێت دەگیرێ ئەوە عادی پۆلیس و مەتار ئەوانەیە جار قومێکی لێ دەبای ئەوەندە سەرخۆش نەبی بەس ئەوەندە خوا دەکات تۆ لێرەوە لە کەسێکەوە بە حیاتی سوزدەی بۆ خوا نەبردبێ هەموو شەوێ سەرخۆش بوو بێ بگاتە ئاستیەوەی بڕوا بۆ عومرە نابێ هەموو دەرگاکانی لێداخەی ئیشی ئێمە هەنگاو بە هەنگاوە عومرەشیان کرد جا نازانم لە دوێ عەرەقەکەی بردبوو خواردیەوە نەی خواردەوە ئەلحەمدولیلا بڕیاریشانداوە ناویشان لەگەڵ خێزانیا بنووسیەوە بڕۆن بۆ حاج ئەمە مەبدەئی ئێمەیە ئەمە مەبدەئی ئاینی ئیسلامە هەنگاو بە هەنگاو ئەو خەڵکە ئوستاز گیان هەر یەکە بە گرفتاریەکەوە تووشی لادان بووە بەڵام فیتڕەتی میلەتی ئێمە پاکە یەک فوێکی دەوێت بەڵام بە زمانی نەرم قسەی خۆشی لەگەڵا بکە وردەوە دەبیێنە بەرەو مزگەوت و ئێمەش قسەکانمان کەی دەچێتە ناو دڵەکانەوە خوا ڕەحم بەخوام و هەموو هاوبیرانم بکە ئەوەیە کە بۆ خوا بێ هەر قسەیەک بۆ خوا نەبێ بەخوا ناچێتە ناو دڵەکانەوە مامۆستا ڕەنگە خەڵکانێک بپرسن ئەم کارانەی کە دەیکەیت بۆ نمونە بەشێک لە مزگەوتەکەت بۆ خەڵکانێکە کە نوێژ ناکە لە ڕۆژی جومعەیە پەیوەندیت لەگەڵ کەسانێکە کە بڕوایان بە خودا نییە پەیوەندیت لەگەڵ کەسانێکایە کە بۆ نمونە وەکو دەڵێ ئەلکوحول دەخۆنەوە و خەڵک چووە بۆ یعنی پێدوتووە بچوە بۆ عومرە و لە کاتێکا دەزانی کوحولیش دەخواتەوە پرسیارەکەی من لێرەیە مامۆستا فاتح شارستێنی لەکوێی قورئان و سونەتەوە سەرچاوەی وەرگرتووە تاوەکو بەم شێوەیە کاربیانی مەزدەڕی ئەم نەهجەت لەکوێ وەرگرتووە ئەم نەهجە لە قورئانی پڕ بەرەکەت و بەخششەوە دووەمیشیان لە سیرەی پێغەمبەر فاسە من ناڵم ژیان نامەی پێغەمبەر فاسەم کە ئەوم بەلاوە هەڵەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم محەممەد صلی الله عليه وسلم خاتەمی ئەنبیا گەورەترە لەوەی ژیاننامەی هەبێت ژیاننامە یان کەسێک چۆن لەدایک بووە چۆن ژیاوە چۆن وفاتی کردووە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم ڕێبازی هەیە سیرە واتە ڕێبازی ژیانە ئەو سەروەرە صلی الله عليه وسلم قورئان کە ڕێنماییکەری بۆ بە ئێمەشی گەیاندووە ئەو قورئانە پڕبەخششە یەکەم جار کە دەیخوێنێ و بەچی دەست پێ دەکا الحەمد لله رب العالمین ڕەبی موسلیمین نیە بەتەنها رب العالمینە دووەمیشیان ئوستاز ئاخری قورئان بەچی دەست پێ دەکا من الجنة والناس قل أعوذ برب الناس أول قرآن ربي عالمين كوتاي قرآن ربي ناس خوام وناسي وخوا ربي عالمين هل نقربي مسلمين أم خواي بالودقارش رحمة للعالمين نادو وما أرسلناك إلا رحمة ما وصل درست للمسلمين درست وما أرسلناك إلا رحمة للمسلمين درست وما أرسلناك إلا رحمة للمؤمنين إلا رحمة للمتقين أو قرآن بخيوني نخويني أي بلهم شيء وما أرسلناك إلا رحمة للعالمين همو بندكاني خوا همو دروس كراوكاني خوا لجي صايا رحمتي خوا داد پیغمبري خوا صلى الله عليه وسلم كابرايا كبول صحيح بخاري مسلم دا فرمودك هاتو همو بان خوازان جوان ليتي وكتابك دبر دستا صحيح بخاري مسلم حديثي صحيح پیغمبر صلى الله عليه وسلم كابرايا عرقي لخوا دوا جارك جيرا واتعرق خوارنەوە کاتێک سزای لەسەرە لە بازارە کەسێ بە سەرخۆشی بێتە مەیدانەوە بە سەرخۆشی ئۆتۆمبیل یاسای دەستکردی دنیا ژوایە مامۆستا ئەوە ئیسلام پێش خەڵکی ئەو یاسانەی دانا تۆ مافت هەیە ئازادیەکانی خۆت بکەی بەڵام مافت نییە ئازادی من پێشێلکەی کابرا لە ماڵی خۆی لە عەرەق بەبێ دەنگی دەخواتەوە شۆتەوە ئاسایشی ئیسلامیش بۆی نیە بچێتە سەر ماڵەکەی بەڵام مافی ئەوەی نییە ئۆتۆمبیل لێ خوڕێ بە بازارە بە سەرخۆشی بێ و خەڵکی ئازادە یان قسەی نەشیا بکە و بازار بشێوێنێ هیچ یاسایەکی دەستکردی دنیاش دەست قبوڵ ناکە جاری یەکەم سزادرا جاری دووەم سزادرا جاری سێم سزادرا جاری چوارەم گیرایەوە پۆلیس گرتی
دەسەڵاتی ئیسلامی هێنایان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سزای دایەوە. دوایەوە کابرایەک سەحابیەک گوتی ئەی نەفرەتی خوال لێبێ، ئەی لەعنەتی خوال لێبێ، یا ڕەبی بە نەفرەت بی، ئەوە هەر عار نەیگرتی تەمێ نەبووی 4 جار گیرای لە حزوری پێغەمبەرە ئەو بێئەدەبیەت کرد. بلا ئاشکرا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەزانێت کە عارەقت خواردوێتەوە، سزاد وەرگرتووە، دەتەنبێ بە هەی نەعلەتی خوال لێبێ. پێغەمبەر فەرمووی لا تەلعنوه تووڕەبوو. لەو شوێناندا پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڵوێستی وەرگرت، نەفرەتی لێ نەکەن. والله ما علمت إلا أنه يحب الله ورسوله. والله من أو بيا ناسم ضل نيام خواو پێغەمبەرەکەی خۆش دەوێ لە ڕوێکەوە ولا ڕێبووە، گوناهێکی گەورەی کردووە، یاساشی پێشێل کردووە، لە بازاڕیشە عارەقی خواردەوە بەسەر خۆشی چووە، بەڵام نابێ نەعلەتی لێ بکەین چونکە یەقینمان هەیە ئەم پیاوە خوا و پێغەمبەرەکەی خۆش دەوێ. ئەو فەرمودەی پێغەمبەر فەڵام لەوە ڕوونترچیکە وانە کەواتە ئەی پەیامی ئیسلامیش بۆچی هاتووە؟ ئەگەر هەموو خەڵک مامۆستا هەمووی ئەهلی مزگەوت بێ، هەمووی حاجی بێ، هەمووی سەید و شێخ بێ، هەمووی حافزی قورئان بێ، هەموو ئافرەت حیجاب بێ، باشە بانگەواز بۆ چێ دەکەی؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو زمانە نەرمەی کابرا عەزیمی ڕۆم پاشای ڕۆم بووە، ڕۆمێکی مەسیحی دژایەتی ئیسلام دەکا، شمشێرەکانی لە کالان دەرێناوە سەحابی دەکوژێ، بەڵام کە دەکەوێتە بواری داعوە بانگەواز پێغەمبەر صلی الله علیه و سلم نامە دەنووسێ إلى عظيم الروم بۆ گەورەی ڕۆم، إلى عظیمی فارس بۆ گەورەی فارس، نافەرمی بۆ کەلبی ڕۆم، نانا بۆ عظیمی ڕۆم لەو پایەکەی شایستەی خۆی ڕێسی لێ بگرە. ئێمە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم خالیدی کوڕی وەلید، عیکریمەی کوڕی ئەبی جەهل، ئەبوو سوفیانی کوڕی حرب 23 ساڵی ڕێکی تەمەنی پێغەمبەر صلی الله علیه و سلم، معلومی جەنابیشتان و مسلمانانیشە، پێغەمبەر چەند ساڵ پێغەمبەرایەتی کردووە؟ 23 ساڵ. 23 ساڵی تەمەنی پێغەمبەرایەتی دژایەتی ئیسلامیان کرد. نەک قسەیان بە ئیسلام بووتووە، نەک هەر نوێژیان نەکردووە، قسەیان بەخوا وتووە، بە پێغەمبەر وتووە، نەک ئەوە هاتوونە مەیدان سەحابەیان شەهید کردووە. خالیدی کوڕی وەلید لە ئوحودا سەبەبی شکانی مسلمانەکان و گرتنی گوردەکە بوو، هەموو سیرە بخوێنەوە تایەتی. بەڵام لە دوا ڕۆژەکانی ژیانی پێغەمبەرە ئەمانە ئیمان دێنن. پێغەمبەر صلی الله علیه و سلم نافەرمێ خالید تازە دوای چی 23 ساڵی ئیسلامەتی کۆتە ئاەتەکانی قورئان دێ تۆ تازە مسلمان دەبی، نا یەک ڕێزی لێ دەنێ مەدالیەک دەکا بەگەردنیەوە، تۆ سەیف الله تۆ شمشێرە بڕندەکەی خوای. عیکریمەی کوڕی ئەبی جەهل پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبوو جەهل هەموو خەڵک مسلمان دەیناسێ، چ دژایەتیشی ئیسلامی کردووە. پێغەمبەر کە عیکریمە دوا ڕۆژەکانی ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم مسلمان دەبێت، دوای فەتحی مەکە پێغەمبەر نافەرمێ مەکە فەتح کراوە، هەموو شتێک کۆتایی پێ هاتووە، تازە هیچ مەجالن نەماوە ئەمجا مسلمان دەبێ، ئامێزی بۆ دەکاتەوە، لە باوەشی دەگرێت. دەفەرمێت تکاتان لێ دەکەم سەحابەکان کە عیکریمە دەڕوە هیچ کەس لەمە دووە بە خراپە باسی ئەبوو جەهل نەکا، بۆی عیکریمەی کوڕی هەرچۆنێ بە باوچێتی کەس قسە بە ئەبوو جەهل نەڵێ، کەس زەممی نەکات، جوێنی پێ نەدا، با کوڕەکەی کە مسلمان بووە دڵی گەر نەگرێ و بەهۆی باوچەوە ئازار نەخوا. بە ئەبوو سوفیان، ئەبوو سوفیانێک 23 ساڵ قائیدی لەشکری کوفر بووە، دەفەرمێ من دەخەلە دار ئەبی سوفیان فهو ئامین. ئەمڕۆ ماڵی ئەبوو سوفیان دیواخانەکەی جێگەی ڕێزە، هەر کەسێ بچێتە دیواخانی ئەبوو سوفیانەوە چ کردداری خراپی کرد بێ عەفو لەلایەن ئێمەوە ئەمانی هەیە. ئەمە هەموو چی بە من دەڵێ بە منی مەلای بانکخواست پێم دەڵێ باوەش بۆ خەڵک بکەوە، بەڵام پاڵ بە خەڵکەوە منێ. هەر کەسێ زانی یەک پرشکێکی ڕووناکی لە دڵیایەتی تۆ بیگەشێنەوە، فۆی لێ بکە، قسەی نەرمی بۆ بکە، ئامێزی بۆ بگرەوە، ڕسمی لەگەڵا بگرە، هانی بدە، نەک ئەو تۆزە بیر و باوەڕش هەیە بەنزینی پێداکەی بیست و تێنی بیخیتە ئاگرەوە. ئیشی شەیطان ناردنی خەڵکە بۆ ئاگر، ئیشی مسلمان و ئیماندار و بانخواز و مەلا هێنانی خەڵکە بۆ ئیسلام. زۆر ئاسانە خەڵک بەرەو جەهەنەم بنێری، زۆر ئاسانە. ئەگە مەجالە بێ ئەوشت بۆ باس دەکەم. ئەبێ بۆم باز بکە لە چوارچێوەی ئەم پرسیارەمە، ئەکرێت وەکو خۆت وتت ناردنی خەڵک بۆ جەهەنەم هەندێک جار لە فۆرمێکی بەناو ئیسلامیەوە سەرچاوە بگرێت؟ زۆر ئاسای، ئەوە لە زمانی قەدیمیشا هەبووە. پیاوێکی بەناوبانکە ئێستا تەفسیرەکەی لێرەیە، من هیچ جومعەیەک نییە سەی تەفسیرەکەی ئەو نەکەم وتار ناخوێنمەوە. شێخ محەممەد متەوەلی ئەشعراوی تەفسیرێکی گەورەی هەیە 22 مجەلەدە، بە ئەڵقات پێشکەش کراوە دواتر نووسراوەتەوە. ئەو پیاوە بەڕێزە کۆمەڵێک گەنجی زۆر دڵسۆز بۆ دینی خوا و ئیسلام ئەچن بۆ لای، پێی دەڵێن مامۆستا کۆمەڵێک ماڵ شک دەبین، ماڵێک بە تایبەت بە دیاریکراوی لە گوندی فڵانی بۆ نمونە لە سیتی فڵانی لە فڵان شوێن لە میسر بە ئاشکرا لەش فرۆشی تێدا دەکرێت، شوێنی ئافرەتی خراپەکارە، خەڵکی لا ڕێ دەبێ، خەڵک هاتوچۆی دەکا، حکومەتیش دەزانێ ئێمە وەکو مسلمانێکی حەقیقی غیرەتمان قبوڵ ناکاوە،
ئەم شەو بەس فتوایەکی تۆمان دەوێت بەس جەنابەت فتوایەک بدا ئێمە لە پێناوی خوادا دواتر خوایەکە حکومەت دەیگرتین لە سێدارەیە داین تەقەی لێ دەکردین پۆلیس و ئاسایش و ئەمن چیمان لێ دەکە با لێمان بکە بەڕوومانە هەڵدەقتینە سەر ماڵەکە نارنجۆک دەخینە ژوورەوە هەر هەمویان لە ناو دەبین خەڵکی وا چاوترسیان دەکەین جارش کە غیرەت ئێوە نەکات شوێنێکی ئاوا بێشەرعی بکاتەوە ئەم پیاوە گەورە مفەسیری قورئان نافەرمێ یا ڕەبی دەستان خۆش بێ ئای نمونەتان زیاد بێ کوڕە و ئیسلام کوڕی گەنجی وەکو ئێوەی هەبێ ئیتر مەترسی چییە ئەفەمە براینە دانیشن دەستخۆشیتان لێ دەکەم دڵسۆزانی ئیسلامی بەڕێز بەس یەک پرسیار لە بەڕێزتان دەکەم باشە ئێوە ئەگەر چون ئەمانەتان کوشتن ئەلە وەڵڵا مامۆستا یەک کەسیان لێ نایڵین هەر هەمویان دەکوژین باشە ئەگەر کوشتانن دەچن بۆ کوێ وەڵڵا مامۆستا بەئیزنی خوا هەر هەمویان دەڕۆن 20 مەسی دەڕۆن بۆ جەهەنەم دەیفەرمودی ئاوات شەیطان هاتە جێ شەیطان چەند ساڵە هانی ئەم دەشفرۆش و خراپەکارانە دەدا بەس بۆ ئەوی بچنە جەهەنەم لە دواساتە ئاواتی شەیطان و ئیبلیس دێتە جێ ئۆخەی ئاواتەکەم هاتە جێ ئەمانم سەرگەردان کردن وا ڕۆیشتن بە جەهەنەمە و دوا ڕۆژی ژیان و ساتەکانی ژیانیان بە بێدینی مردن لە کاتی خراپەکاری و لەشگرانی بە پیسیدا مردن بڕۆن بۆ جەهەنەم ئاواتی شەیطان هاتە جێ ئەی گەنجە بەڕێزەکان ئێوە بوون بە هاوکاری شەیطان ئەی مامۆستا چی بکەین فەرمووی ڕۆڵەشی نەکەم دوعای خێریان بۆ بکەن بڕۆن شەو نوێژ بکەم لێ یا ڕەبی خوا هیدایەتی ئەو خراپەکارانە بدەیت ئەگەر دڵسۆزن بۆ ئیسلام بیدۆزنەوە لەوەجێ ئافرەتی تێدا بێت نەبوونی وای لێ کرد بێ دەربەدەری و ئاوارەیی بێ باوکی و بێدایکی دایک و باوکی جیاب و بێتەوە فرەدرا بێتە سەر شەقام کۆمەڵگای بێڕەحم نەبوونی و هەژاری و بێدەرەتانی توش بوون بە ڕەفیقی خراپ ئەگەر دڵسۆزی بڕۆ بزانە ئەمە لە هۆی چێوە وای لێ هاتووە مایاڵە خەڵکی تووشی ئەم ڕێباز دەبێ بەزەی و سۆزت هەبێ بڕۆ لە نەسیحەتی بکە ئامۆژگاری بکە ولا ئافرەتی بۆ لا بنێرە ئافرەتی بانخواز با بڕاتە ژوورە و بەلایەن و نەسیحەتیان بکە بۆیە ئێمە بەڵێ دەکرێت خەڵکێک بە ناوی حەماسەتێکی بەهێز بۆ ئیسلام لە دڵێکی خاوێنیشەوە بەڵام چێ دەبێ ئاڕاستەی کە عولەمای ڕاستەقینە خەڵک نانێرە بۆ جەهەنەم عولەمای ڕاستەقینە لە پەیامەکەی خۆی گەیشتووە ئەم قورئانە بەس بۆیە ئەوە هات خەڵک نەچێتە جەهەنەم زۆر سپاس دەکەم شارستێنی بۆ کاتێک کە پێت بەخشین خۆشحاڵ بووم کە گفتوگۆم لەگەڵا کردی سپاس بۆ جەنابەت وەستافی ڕوودا و ئەو برا بەڕێزانەش لە پشتی کامێرەوە کاتی خۆیان بێمە بەخشی سپاس بۆ تێکڕای بینەران و ئەوەی کە گوێبیستی قسەکانمان بوون ومێدی سەرکەوتنتان بۆ دەخوازم زۆر سپاس بینەرانی ڕوودا و من نوێنەر فاتح کاتێکی خۆش خواتان لەگەڵ